پاشەوەی کە ڕۆژی شەمە سەرۆکی پەرلەمانی عێراق و جێگیری یەکەم هەڵبژێردران چێبڕکێر لەسەر پۆستی جێگیری دووەم دەستی پێکرد و پاشەوەی کە دوو کاندید خۆیان بۆ ئەم پۆستە دیاری کرد بەڵام دەنجی پێویستیان بەدەستنهێنا لە ڕۆژی دووەم پرۆسەی دەنگدان بەنهێنی نێوان بەشیر حەداد لە پارتی دیموکراتی کوردستان و ئەحمەدی حاجی ڕەشید لە کۆمەڵی ئیسلامی دەستی پێکرد و پاش زیابوونەوەی دەنگەکان بەشیر حەداد 185 دەنجی بەدەستهێنا و کاندیدی کۆمەڵیش 53 دەنجی هێنا. بەشیر حەداد بۆ پۆستی جێگیری دووەم هەڵبژێردرا. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ جگە لەم پۆستەیەش سەرۆک کۆماری عێراقیش دەبێ بەدەست بێنین. أغلبية المطلقة 166 ما 185 دنك إنا دكتور بشيري يعني بتشتكي زور راسية مظنة ليرة ديارتي كانت بيجي بارتي چند مظنة نوف برلمان عراقي ضيف استحقاق انتخابي بالنسبة بو سەرۆک کۆماریش بو بارتي ديمقراطي كردستان. زۆرینەی فراکسیۆنە سونەکان دان بە پاچی پرۆسەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەکەن و دەستخۆشی خۆیان بۆ ئەم پرۆسەیە ڕادەگەێنن. التصويت كان صحيحا، الانتخاب كان صحيحا، الخاسرون سيقولون. دەنگدانەکە ڕاست بوو، هەڵبژاردنەکەش ڕاست بوو، دۆڕاوەکان دەڵێن لە ڕاستی دوورە و ڕەتی دەکەنەوە. بۆیە دەڵێم ئەم وتارات بەسەر چووە و فیکەی دەستپێکردنی حکوومەتی عێراق لێدرا و سەرۆک و هەردوو جێگرەکەی دەستنیشان کران. چەندلایەنێکی قەوارە سیاسی شیعەکان ڕادەگەینن کە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی پشکانێ بوو. ماجرا واعتقد سوف يجري. ئەوەی ڕوویدا و پێشم وایە ئەوەی ڕوودەدا بە شێوەیەکی ئەجگار بەرچاو دابشکردن و ڕێککەوتنە. برایان کاتێک دەڵێن دابشبن و ڕێککەوتن هەیە لەوانەیە لە پێشتر باشتر بێ بۆ پەسەندکردنی یاساکان و قۆناغی نوێش، بەڵام بۆ خۆم لەو بڕوایەدانیم و دەڵێم با چاوەڕوان بین. ئەوەی پێشتر لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕوویدا لەسەر بنچینەی دابشکردنیەکی بەرچاوی سیاسیانە و گونجاندنیش بووە. قۆناغی یەکەم بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی عێراق کۆتایی پێهات و قۆناغی دووەمیش کە لە 25 نوێی ئەم مانگە پرۆسەی دەنگدان بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق دەست پێ دەکات. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.